ئێوارەی ڕۆژی پێنجشەممە سەرۆک ڤلۆدیمیر زلنسکی دۆزینەوەی گۆڕێکی بە کۆمەڵی لە ئیزیوم ڕاگەیاند. هەر لەو گۆڕستانەدا زیاتر لە 440 گۆڕ دۆزرایەوە کە مێژووەکەیان بۆ نێوان مانی 3 و 9 2022 دەگەڕێتەوە. ڕۆژی یەکشەممەش نزیکەی 10 تیمی 4 کەسی کە لە داواکاری گشتی لێکۆڵەر 2 پیسپۆر پێکاتە بوون لە کارەکانیاندا بەردەوام بوون. لەو کاتانەی ستافی پزیشکی بە جل و بەرگی سپیەوە مامەڵەیان لەگەڵ هەڵکەندنەکانی ڕاستەقینەدا دەکرد. یڤگین سیکۆلۆڤ داواکاری گشتی کە سەرپەرشتی لێکۆڵینەوەکە دەکات ڕایگەیان هێشتا ژمارەی تەواوی تەرمەکان ڕوون نییە کە نیشانەی توندوتیژیان پێوە دیارە. هێشتا کارەکە بەردەوامە، ناتوانم ژمارەیەکی وتت پێ بڵێم، نامەوێت شتێکی هەڵەشت پێ بڵێم. دەبێت لەگە پسپۆرانی پزیشکی دادوەری پشتڕاستی کەینەوە. کاتێک تەواو بووی لە هەڵکۆڵینەکان پاشان ئەو تەرمانەش دەژمێنین کە نیشانەکانی بردنێکی توندوتیژیان لەسەرە. لێکۆڵەران هەروەها لەو شوێنەدا تەرمیلایەنکەم 17 سەربازی ئۆکرانیان لە گۆڕێکی بە کۆمەڵ دەرهێناوە. لەسەر خاچێک لەسەر گۆڕەکە نووسرا بوو سوپای ئۆکرانیا تەرمی 17 کەس ئەزیوم. دەسەڵاتداران دەڵێن زیاتر لە 440 گۆڕ هەیە. ئەمە پرسیارێکی ئاڵۆزە. ئایا کەسانی ئەشکەنجەدراو ئەدۆزینەوە؟ ئەوە شتێک نییە کە ئێمە بمانەوێت، کەس ئاواتەخوازی ئەوە نییە. کارەکە هێشتا بەردەوامە و دەمانەوێت دۆزینەوەکانمان لەسەر بنەمای ڕاستی بن. تەرمی دیکەشی ئەو کەسانن کە لە کاتی بردومانەکاندا کوژرابوون، بە تایبەتی لە مانی 3دا لە کاتی شەڕەکەی کە سەربازانی رووسیا شارەکەیان کۆنتترۆل کرد. لە نێوانیاندا ئەندامانی بنەماڵەکان بوون کە لە کاتی بردومانکردنی شوێنی نیشتەجیبوونیان لە 9 3دا کوژرابوون. زۆربەیان بریندار بوون بەهۆی تۆباران و تەقینەوە و هەندێکی دیکەشان بەهۆی پارچەی تیژەوە بریندار بوون. نیشانەکانی دیکەی مردنی توندوتیژ لەلایەن پسپۆرانی پزیشکیەوە پشکنینیان بۆ ئۆکرێە. تەرمەکان چەندین نیشانەی جۆرا و جۆر بەجستەیانەوەیە. لە نێوانیاندا تەرمێکیان دەرهێناوە کە شوێنی چەقۆلێدانی پێوە دیارە. سەربازێک دەستەکانی بە پشتەوە بەسراوەتەوە. جەستەیەکیان پەتێکی لە ملدا بوو، دەست و پێشی شکا بوو. ژنێک هەبوو کە چەقۆ لە پشتی درا بوو. ئەمڕۆژ تەرمێکمان دەرهێناوە کە چەندین برینی چەقۆلێدانی پێوە بوو. تیمەکە پیان وایە ئەگەر کەشوهەوا هەموار بێت ئەوە ڕەنگە هەفتەیەکی دیکەی پێ بچێت تا لە پرۆسەی دەرهێنانی تەرمەکان تەواو دەبن. شایان پاشا، دانی ئەمریکا، بۆ راپۆرتی ئێمانوێل پارس.